ئەوەندەمان لێ قەومایە ترساوین چاو شێن کراینە. ئەوە خانی نییە ئەدی لۆ دانانیشم لێرە ئەگامانەتە بی. ساعت 130 سەرمەڕم هەبوو ئەوێرە داعش هاتبوو بردیان و منطقەکە کەتە دەستەوان. من ناحية الأمنيات إحنا عايشين لەلایەنی ئاسایشەوە ئێمە لە ئاسایشترین ناوچەی عێراقاژین. بۆ عارەبەکە ناوڵ هیچ گۆڕێنی ئەوان ئیش و کاری خۆیان دەکەن و دەچنەوە گوندەکانی خۆیان و گوندەکان هەموو ئاوەدان. وەڵی ئەو قەرازە هەموو عێراق نان دەداتن خوا دەیزانی. 800 مارە عەرەبی تێدا یەک تاقە ماری کوردی تێدا. لەگەڵ دوو خێزانی دیکە گەڕاونەتەوە بۆ گوندەکەیان. بەڵام ئاوەدانیەکەیان لەگەڵ ئاوابوونی خۆر کۆتایی دێت، چونکە بە شەو دەگەڕێنەوە بۆ مەخموور و زەوی ئاژەڵەکانیان بەجێ دێڵن. گوندی گەزۆک نزیکەی 10 کیلۆمەتر لە ڕۆژاوایی مەخموور. لە دوای هێرشەکانی 16 ئۆکتۆبەرەوە ژیان لەم گوندەدا بۆ بەگرەوەیەکی قورس لەگەڵ نەبوونی و خزمەتگوزاری و ئاسایش. لە پاش پرۆزەی ئازادکردنی عێراق لە 2003 هەموو زۆر هاتینەوە هەموو لێرە بوون بەس دوای نە ئاو هەبوو نە کارەبا هەبوو خەرکە چۆلی کرد و ڕۆیشت و وتێمە بەبێ ئاو کارەبا چ بکەین هەموو ڕۆشتین چۆلمان کرد چوینەوە دێن ڕۆژ وەختی فەلاحەتیەکە دەکەین و ئێوارانش دەچینەوە مەخمووری کارەبامان نییە بە 4 ڕۆژ 1 ڕۆژمان هەیە کارەبایەکەمان هیچ نییە ئاومان نییە ئەگەر مەشروعی ئاو بێ خەرکە هەموو دێتەوە هەموو ئاوەدان دەبێتەوە دەغڕودانی دەکا ئێستا هەر کەسە پارچەش 20 دۆرمەچی کردی و 30 دۆرمەچی کردە یان بای بژێوی ژیانی خۆی ناکە. بەهۆی هەڕەشەی چەکدارانی داعش زۆربەی گوندە کوردیەکانی ئەم ناوچەیە لە دڵە ڕاوکێدا دەژی. ساڵی 2014 عرف پەزەکانی لەدەستا و سەر لە نوێ دەسی پێکردەوە، بەڵام دەستپێکردنەوەکە تەنیاوەیە بە ڕۆژ لە نزیک زەویەکەی بژی. 430 سەرمەڕم هەبوو ئەلێرە داعش هاتبوو بردیان و منطقەکە کەتە دەستەوان مەڕەکەیان برد و ئێستاش ڕۆی هیچ تەعویزاتەشە نەدایمەوە. بەنێو ئاسەواری وێرانەی گوندەکەدا دەگەڕێت. ئەمە گوندی شۆڕەپەلکەیە لە نزیک قەراچ کە تاوەکو ئەو کاتەی داعش دەسی بەسەرداگرت 20 ماڵی تێدا بوو. بە قورآن تازە ناو ئێرانە دەگەڕام دەگریە ئەگەر ئەوها بڕواتن هەموو خەڵکەکەش دەبی چۆل بکاتن ئەگەر خەدەماتەشی نەبی شتەشی نەبی بەڵێ دوونێکە دوونێ مووسڵ چۆل کرا و هەموو خاپور کرا و هەموو بەسەرێکدا ڕووخا بەڵام ئەو ڕۆکار و بڕۆ هەڕوو نوێیان کردەوە. باشە ئاوشی بینە ئەو قەرازەی وەڵی ئەو قەرازە هەموو عێراق نان دەداتن خوا دەیزانی. دیتر ئەو دەشتە پان و پەری قەراز قەرمناوەکەی بەخۆی وەیە. زۆربەی هەرە زۆری گوندە کوردیەکان لەم سنوورە یان بە تەواوی چۆڵ و خاپورن یان تەنیا ماڵێک و 2 ماڵی تێدایە. ئەو گوندانی عەرەب نشینەکان هەموو قەرەباڕغا هەموو جادەیان هەیە ئاویان لۆ هاتی قات خۆی یعنی ئێستاش هەیتیان و هیچ کێشەیان نییە و هەموو لە گوندی خۆتیان مەکتەبیان هەیە هەموو شتیان بەس بەداخەوە هیمە هیچمان لۆ نەکرایە. لەبابەتی ئاو پرۆژەی ئاوەکان ئێستاکە بەکارگەتینەوە بە نزیکەی 1970 توانایەکانی خۆیان و لە بودجێ ئەو ساڵ سەرچاوی تری ئاویش زیاد دەکرێتن کە لە کۆی ئەو بودجێ ئەمەدامان نایە زیاتر لە 16 ملیارمان هەیە تەنها لە بۆ پرۆژەکانی ئاوی خواردنەوە لە بۆ ئەو دەبەرە. لە شۆڕەپەلکەوە دەچینە گوندێکی عەرەب نشین لە قەراچ. بەڵام لەسەر ڕێگاکەمان بۆمبێکی چەندراوی چەکدارانی داعش لە تەنیش زەوی جوتیارێکی کورد لەلایەن هێزەکانی سوپای عێراقەوە دۆزراوەتەوە.
ئەمە گوندی خەربانیە لە ناحیەی قەراج. ناوەکەی کوردیە و دانیشتوانەکەی عەرەبن. لە سەرەتای دەی 60ەکانی سەدەی ڕابردوو پێش پرۆسەی بە عەرەبکردنی ناوچەکە بەشێک لە دانیشتوانی ئەم گوندە کورد بوون. بە پێچەوانەی گوندە کوردیەکان ئەم گوندە ئاوەدان و پڕ لە جوڵەیە. هذا الجرية كلهم موجودين هنا 40 بيت. ئەم گوندە هەموو خەڵکێکی تێدا بوو، چل ماڵ بوو. نازانین بۆ کوێ بچین. ئێمە لێرە ئارام دەگرین هەر لەم گوندە. ئیتر لێی دەرنەچوین. بەڵام ئەوەی خانوەکەی ڕووخاوە و چارەی نەماوە. چووە؟ چوینە چادر و بەخوا لێرە لە چادر دانیشەجێ بووین. ئێمە خێزاین و هەر ماڵێک 15 بۆ 20 کەسی تێدایە. بۆ کوێ بچین؟ پارەمان نییە بچینە شار و کرێ بدەین؟ بەخوا ناتوانین بچین، هەر لێرەین. كلها موجودة هنا. القرية كلهم فلاليح. هەموو گوندەکە جوتیارن، بەشێکیان لە مووسڵدا دەنیشن. لێرە کشت و کاڵ دەکەن و دەگەڕێنەوە ئێرە. جوتیارن. ئیتر هیچ شتێک نییە. والله همێنە خاف. هەر دەترسین بەخوا لەو ڕۆژۆی هاتوونەتەوە داعشمان نەجیوە، بەڵام دەترسین. بەخوا ئەگەر داعش بێت لە ناومان دەبات، بەڵام تاوەکو ئێستا نەمان بینیوە. يجينا داعش بالليل يخلص علينا. بس ما شفنا لي حد الآن. هنا أمان ماكو شيء. ئێرە ئارامە و هیچ شتێک نییە، جگە لە ئاسایش هیچ شتێک نییە. بەڵێ ئەوە لێرە سەنگەری سوپا هەیە. سواس بۆخوا هیچ شتێک نییە و هیچمان بۆ نهاتووە. خەربانی یەکە لەو گوندانە گوندی کوردانە، بەڵام تعریب کراوە عەرەبی تێدایە. لە هەمان کاتدا زۆر گوندی دیکە هەیە ناوەکان تا ئێستاش کوردیە. خڕەبەردان، کەبەرۆک، مێکوک، دینگاوە، ئەوانە هەمووی ناوەکان لاکەچا، هەموو ناوەکان کوردین، بەڵام عەرەبی هاتوتە ناوێ. ئێستا عەرەب لەو گوندانەدا دەنیشن، یەک ماڵە کورد لەو گوندانە نەماوە. یعنی وەزعەکە بەو شێوەیە ئەگە وای لێبێتن گوندەکانی دەوروبەری مەخموور جوان لێدە لە ئەنجامدا دەبنە گوندی عەرەبان و بەناوە کوردەکە دەمێننەوە. حاجی فازیل و کوڕەکانی وەک سەتان خێزانی کوردی دیکەی قەراج بە ڕۆژ گوند نشین و بە شەو دەبنەوە بە شار نشین. ئێستا گوندەکەی ئەوان گرتخۆشانە تەنیا ماڵەکەی ئەم پیاوەی تێداماوە کە سەتان دۆنم زەوی دەوریان داوە. ئەدێوە ئەوە خانی نییە، ئەدی لۆ دانانیشم لێرە ئەگامانە تەبی دادەنیشم. ئەوە تاوخانیەکە ئەلێرەیە 200-300 مەتر کردە حەدیقە و داروبار و ئەلێرێ ئەوەتە لێرە لە پێش ئێرێ تاوەشینێ ئەمنی پێشمەرگە و جێیشی عێراقی ئەگە بێنەوە منتیقەکەی فەراغەکە ملەتەکەش ئەمانەتیان دەبی و لە خۆیان لە منتیقەکەی و لە گوندەکان لە خۆیان دادەنیشن. ئێمە چاوەڕوانی ئەم دوو لیوە هاوبەشە دەکەین کە ئەمە بەڕێی ئێمە ینی بەشێکی زۆر چارەسەرەکرێ ئەگەر ئەم دوو لیوە هاوبەشەی کە بینی پێشمەرگە و هێزەکانی عێراقی دامەزراون چاوەڕێی بجەکە لە بەغدا کە تەواو بوو دەست بەڕاهێنانەکەن ئەشنە و شوێنانە بەڕێی ئمامە کێشەیەکی تا حەدێکی زۆر چارەسەر ئەبێ بۆ ئێمەش دەستمان کراوەتر دەبێت. بە ڕۆژ دێنیشی لێ دەکەنەوە دینگا و تەلەمەتار و گردەچار و قوچە سپیرکە و مەحمەر ئۆمەران و گۆلگامێش ئەو منتیقە و بە ڕۆژ دێنی شێ دەکەن هێواران ڕۆژ ئاوامی لە خۆیان دەستنەوە ئەوی مەغمور ئەوی هەولێرە دەڕوا بە تورمێری دەڕوا بەنزینی سرف دەکات دەچی و دێتەوە چ بکە ناتوانانی لەبەر ئەمانەت نییە ناتوانانی دانیشی لە ڕۆژ ئاوای چای قەرەچووق تاوەکو بەرەو مەخمور دەگەڕێ و تاتاوەکو ڕۆژهەڵاتی چای قەرەچووقیش کە ئەو بنارەی گوندە کوردەکانە دەتوانم بڵێم لە 100 ماڵی کەمتر تێدایە هێکڕای هەموو ئەو سنوورە کە ئەوە بەڕاستی بوونی گوندە کوردەکانە و ژمارەی خێزانە کوردەکانە لە سنوورەکە. ماوەیە کە سەرقاڵی کۆکردنەوەی زانیاریە لە سەرگوندەکانی قەزای مەخمور دەیەوێت ناسنامەی ڕاستەقینەی ناوچەکە بخاتە ڕوو بۆ ئەوەی ڕووداوەکان ئەو مێژووە بە شێواوی نەگوێزنەوە بۆ نەوەکانی داهاتوو. هەر کەس مارە عەرەبەشی هینایە لەسەر ماڵەکەی خۆی دانایە و بەخۆشی وا لە هەولێر لە ناو 100 مەتریەشی دانیشتیە بەڵام ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە هیوادارم حکوومەت
حكومة عراق حكومة كردستان أما فرق ما نية ملتين أما بزور أو خلقانا بنيتو هر كز دخشوين يخوي والله أجر أو أواني لشاري دانيشنا زي خانيان ليبستين دريتو باشتريشا يان برو ليو دانيشا يان أتو زويد نية مادام لهوليري يان أتو موظفي أتو زويد نابي هبيت ناتوانین زۆر لە خەڵک بکەین کە دەبی کەم بەجی بێت و بگەڕێتەوە شوێنەکەی خۆی دەبی گەڕانەوە کە لەلایەن خۆیانەوە بەویستی خۆیان بیتن لەلایشتر هەوڵ دەدەین بەپێی ئەو بجانەی کە لە بەردەستما هەبووە ئێستا بابەتی ڕێگاوبان لە پرۆژە یاسای ئەمنی غیدایی و تەنمیە کە لە حکوومەتی ناوەند ئێستاوە سەرەتای دەستپێکردنەکانی لە پارێزگاینەوە و پرۆژەکان وە دەدرێن بە بەڵێندەرەکان لە ناحیەی قەراج بە تایبەت لە بەشێک لە گوندەکانی سنووری قەزای مەخمور لە بۆ ڕێگاوبانەکانماندانێ چکە وەکو باسمان کرد شادەماری ئەو گەڕانەوە و ئاوادانکردنەوەیە پێویستی بە ڕێگا هەیە کەندی قەلان کە ناوە بە عەرەبی کراوەکەی وادی الغوڕابە لە دوای ساڵی 2014 هەندێک ماڵی بۆ گەڕانەوە بەڵام ئێستا کەسی تێدا ناژی و چۆڵ بووە گوندی ئێمە دوا گوندە لەسەر خاڵی گوندە عەرەبەکان بەڕاستی لە سنووری مەخمور ئێستاکە یەک ماڵە کوردی تێدا نەماوە کەندی قەلان کە لە تعریبەکە بۆ تەوادی الغوڕاب ناوەکەی کراوەتە عەرەبی یەک ماڵە کوردی تێدا نەماوە هەموو ئێستا تەنها جەیشی عێراق لەو گوندەدایە لەشکری عێراق تێدا بەشێک لە میلیشەکانی عەرزی شەعبی پێشتر تێدا بوو ماوەیەک داعش داگیری کرد دوای ئەوەی کە ئازاد کرا بووە بنکە و بارەگای هێزەکانی پێشمەرگەی کوردستان دواتر لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە بووە بنکە و بارەگای لەشکری عێراقی ئێستەنها جێشی عێراق تێدایە خەڵک ناتوانێت بگەڕێتەوە حتا زیارەتی قەبرستانەکان بکاتن قەزای مەخمور بە دووری 65 کیلۆمەتر دەکەوێتە خۆراوای شاری هەولێر و ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 50,000 کەسە لە ناوەندی قەزاکە و ناحیەکانی قەراج گوێر دیبەگە کەندێناوە پێکات بوو بەڵام لە ساڵی 1970 بەهۆی سیاسەتی گۆڕینی باری دێمۆگرافی ناوچەکە لەلایەن حکومەتی بەعسەوە ناحیەی کەندێناوە و گوندەکانی خرانە سەر قەزای دوو بز لە پارێزگای کەرکووک هەروەها لە ساڵی 1961دا 11 گوندی قەراج خرانە سەر قەزای حەویجە بەهۆیەوە ڕوبەرەکەی لە 3511 کیلۆمەتر دووجاوە بۆ 2955 کیلۆمەتر دووجا کەم بوویەوە 203 گوند لە سنووری ئەم قەزایە هەن کە ئەمڕۆ بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و هەڕەشەی چەکدارانی داعشەوە زۆربەیان چۆڵ کراون ڕوبەری زەوی شیاو بۆ کشت و کاڵە و ناوچەیە پێکاتوە لە 1,115,000 دۆنم زەوی کە 901,480 دۆنم زەوی چاندنی لەسەر دەکرێت. چلویە گوند لەم ناوچەیە چۆڵ بوون و ئەوانەش کە چۆڵ نەکراون بەشێکی زۆریان زیاتر لە نیوەی دانیشتوانەکەی جیان هێشتووە کە زۆرترین گوندی چۆڵکرا و دەکەونە ناحیەی قەراج. چۆڵکردنی ناوچەکە لە کاتێکدایە کە ناوچەکە نازناوی سەبەتەی دانەوێڵەی عێراقی هەڵگرتووە. لە قەزای مەخمور تێکڕای لەسەرەوەی سی گوندمان هەیە کەەوە خەڵکەکەی دانیشتوانەکەی نەگەڕاینەوە ئەگەر خانیەک و دوانیشی تێداکرابی بەڵام کەسی تێدانیشتە جێنینە ئەوەندەمان لێ قەومایە ترساوین چاوشێن کراینە ئەگەر چاوشێن نەبووینایە ئەلان ناحیەکە سێ بەشی کورد بوو بەو شێوازەی قسەیکردن بەشەشی عەرەب بوو وەلەو ئەمە لە ناوچەکەی لەگە عەرەبی وەچی برادەژین یەک هەتا ئێستاکان کەسێک نەیتوانێت لە زمانی بەعسیش بێتن عەرەبی زەوی و زاری کوردەکان بکە لە ناوچەکەی هەموو یەکتری دەناسیم شارەزای یەکترینات تازیە و شین و شاییمان یەکدری دەکەین خەڵکەکی باشی لێ ناوچەکە بەڵام ترسیشمان لەسەرە ترسمان لەسەرە خەڵکی بیانی بێتن خەڵکی بیانی بێ هەتکمان بکات زەویەکان ئێمە ئەو کێشەیەمان نییە لەگەر شوێنەکانی تر ئەو جیاوازیەمان هەیە ئەگەر هەشمان بی بابەتێکی کەمە لە دادگایەکان تەمەشا دەکرێت ئەو داواکاریانە بەڵام هاتنە سەرزەوی کێشە لە نێوان کورد و عەرەب لەسەر زەوی ئەو بابەتەمان لێرانە نییە لەوانەیە لە ناوچەکانی دیکە ئەو بابەتە هەوی بەڵام لێرە ئەو بابەتەمان نییە ئەوەی کە هەمانە چۆلبوونی ناوچەکانە بە هۆکارێک کە دوورە لە بابەتی تعریب و دوور لە بابەتی گۆڕانکاری دیمۆغرافیای سیاسی و یانخود لەلایەن هێزە ئەمنیەکان بەشێک ماوەیەک بەنەزانی مەسەن خانی خۆیان دەفرۆش بە عەرەب بەشێک مەسەن عەرەب دەگەڕان هەندێک شوێندا زەوی کشت و کاڵیان دەکڕی دەبێ تاچی کورد ئەو هەستەی هەبێتن کە مولکی خۆی بە عەرەب نەفرۆشێتن با بفرۆشتە کوردێشتر لەبەرەوە لە
ڕووی استراتیژیەوە لە داهاتوودا ئێمە زەرەر دەکەین ئەو ناوچێ لە دەست دێن ئەگەر ئێمە خێمێکی لێ نەخۆین بەڕاستی. بەڵام ئەگە هیچ نەبیتن ئەو خەڵک لە دیار سەدا بنیشتن لە شارەکان کارەبایان هەیە، لە شارەکان ئاویان هەیە، ئاوێکی فراهی، جادایان هەیە، سیارەکانیان بە ئاسانی دێ و دەچن بە قوڕ نابن. بەڵام لە گوندەکان بۆیە گوندەکان چۆل دەکرێن. ئەگەر ئەوها لێ بگەڕن وەچی ئەوها پشت گوێ بخرن وەچی ئەو چەند ساڵی وڵا باوەڕ ناکەم دوو فەلاحیش ببینەوە لەو خەموو قەرازەی ناکار قەراز کەندی ناوەش بەخوای شەمام چیش. ساڵی 2023 تاوەکو 2014 کە هیچ کێشەیەکی ئەمنی لە ناوچەکە نەبوو، ناوچەکە ئارام بوو، سەقامگیر بوو. بەشی زۆری ئەو گوندانە هەروەکو خۆی لە 2 ماڵ و 3 ماڵ هەتاوەکو 6 ماڵ و 7 ماڵ بوو. چوونە ناو شارەکان شێوازی ژیانی خەڵک گۆڕانکاری بەسەرداهات زەحمەت بوو پاش ئەوەی فێرە ژیانی شارستانی و ناو شار بن گەڕانەوە لە بۆ گوندەکان. ئەوە بەشێکە لەوەی کە هێش ئەوەی کەوا ناسەقامگیری ئەمنی لە ناوچەکە ڕووبداتن ئەو گوندانە ژۆک و پێویست ئاوادان نەبن و خەڵکەکەی نەگەڕانەوە. ساڵی 1950 ڕێژەی کورد لە سنووری قەزای مەخموور 1970 و ڕێژەی عەرەب 1924 بووە. لە ساڵی 1970 ڕێژەی کورد بۆ 1969 دابەزیوە و ڕێژەی عەرەب بۆ 1930 بەرز بۆتەوە. بەڵام لە دوای هێرشەکانی 16 ئۆکتۆبرەوە هێشتا ڕوون نییە ژمارەکان بە چ لایەکدا کەوتون و ڕێژەی کورد بۆ چەندی دیکە کەم بووتەوە. ناحیەی قەراج زەویە بە بڕشت و فراوانەکەی مەخموور دەکەوێتە سنووری ئەم ناحیەیە. بەهۆی لێکەوتە درێژخایەنەکانی پرۆسەی بە عەرەبکردن و کەمی خزمەتگوزاری و ئاسایشەوە خەریکە بە تەواوی کورد لە سنووری ئەم ناحیەیە نامێنێ. 76 گوند لە سنوورەکەیدا هەیە و 36 لەوان کوردن. لەو 36 گوندەش تەنیا 80 ماڵی کورد ماونەتەوە لە کاتێکدا پێش شەڕی داعش 240 ماڵ هەبوون. ئێستا 190 دانیشتوانی نێوسەنتەری ناحیەکە عەرەب تێیدا دەژین. لە قەراز کورد نەمایە، لە قەراز لە گوندەکانی قەراز هیچ نەمایە. لە ناو ناحیەکە یەک ماریشتی تێدا نیە، 800 مارە عەرەبی تێدا، یەک تاقە ماری کوردی تێدا نیە ناو ناحیەکە. دێهاتەکانی ڕۆژی پێم گوتی بەس ئەگە لە گرتگرایی چارپێ زمانمایە ئەگەنا نەمایە وەخوای لە بەردی سپی ژمارە حاجی ئەبوزێدی ماینە ئەو کوڕەکانی حاجی ئەبوزێدی ئەگەنا نەمایە هیچ زمار نمایە ئیلا هەندە ماڵ لە ناو مەخموورینەوە ڕۆژێ دەستن لە دەرتۆی دەکەن و شەوانش دەگەڕێنەوە کەس نەماوە. لە قەرات سنتەری قەرات 190 زیاتر بۆتە عەرەب. بەڕاستی لە مەخمووریش ئەگەر تێبینی بکەی لە دوای 16 ئۆکتۆبرەوە ڕێژەی عەرەب زۆر هەرساوە. ئەگە پێشتر 180 عەرەبی ئێستاکە لای کەم 140 بووە. ئەو خەندەقەی کە لە کوشافەوە لێدرا تاوەکو قەزای مەخموور و هەتا ناحیەی قەراز و هەتاوەکو لێوارەکان لەگە سنووری ناحیەی زاب شوێنێکی گەرم بوو. 2 ساڵ زیاتر بەرگری و شەڕ تێیداکرا لە گەتی ڕۆستانی داعش و بەداخەوەش زۆر کاتێشایەکان و ئەو ڕۆکێت بارانکردنەی کە لە بۆ سنتەری قەزای مەخموور و گوندەکانی دەوروبەرش دەکرا هۆکار بوون لە بۆ ناڕەحەتی و دەناڕاوچێ لە بۆ خەڵکەکە و هۆکاریش بوون لە بۆ چۆلبوونی ئەو شوێنانە. ئەو ناحەیە 3 بەشی کورد بوو، کوردەکە هەموو ڕۆژ چوو هەولێرە و زەختیشی لێ نەکرا و کەس دەری نەکرد بوو. یعنی ئەوە ڕاستیەکانە لۆ خۆی ڕۆیشت. عەرەبەکان هاتن جیهان خانەکانیان لێ دەکردن زۆر بە هەرزان وەڵی هەتا ملیۆنیشم زانی خانی کاملێ بە ملیۆنێک دینار. ینی تا کێشەی مادەی 140 بە تاواتی ڕوو نەبێتەوە جێبجێ نەکرێ بڕواناکەم بە ئاسانی پێشمەرگە بتوانێت لەو شوێنانە باڵا دەست پێ و بگەڕێتەوە. نێوەندی قەزای خورمات و ناحیەی قەراج لەلایەن سوپای عێراقەوە و هەریەک لە ناحیەکانی دیبەگە و گوێر لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ئاسایشیان دەپارێزرێ. دەچینە گوندێکی عەرەب نشین لە ناحیەی گوێر. بە پێچەوانەی گوندنشینە کوردەکانی مەخموور و قەراج لێرە خەڵک هەست بە ئارامێکی زۆر دەکەن و تەنیا گرفتی کەمی خزمەتگوزاری کارەبا و خوێندنگەیان هەیە. بالنسبة للقرية هاي قرية أبو شيتة. ئەمە گوندی ئەبو شیتەیە.
سەر بەناحەی گوێڕە لە قەزای مەخمور لە پارێزگای نینەوە. پێویستمان بە قوتابخانەیە، پێویستمان بە بنکەی تەندروستیە، پێویستمان بە کارەبایە، پێویستمان بە قیرتاوکردنی ڕێگاکانە. ئێتر چ لەلایەن حکوومەتی ناوەندەوە بێ یان حکوومەت یاریمی کوردستان، چونکە ئێمە لە ڕووی کارگێڕیەوە لە ناو سنووری مادەی 140 داین. جایمە کە سەردانی فەرمانگەکانی نینەوە دەکەین هەر ئەوەنەی کە ئیدەن هەولێریش ئەگەر بمانداتێ پێمان دەڵێ تۆ لە ڕووی کارگێڕیەوە سەر بەنەینەوەی ئەوەی دەدەینێ لە بەش یاریمی کوردستانە دەینێ. يقول لك انت الاداريات مالتك نينوى شي نطيك من حصة الاقليم. لە ناحەی گوێڕ 45 گوند هەن، بەڵام تەنیا 7 گوند لەو سنوورە چۆڵ بوون. ئەم پیاوە دەڵێ ئەگەرچی زۆر نزیکن لە ناوچەی مەترسیەوە، بەڵام ئاسایش و ئارامیەکەیان بە بەراورد بە هەموو ناوچەکانی عێراق کەم وێنەیە. من ناحية الأمنيات إحنا عايشين لەلایەنی ئاسایشەوە ئێمە لە ئاسایشترین ناوچەی عێراق ئاژین. ئەم ناوچەیە لە شارۆچکەی گوێر ئاسایشترین و ئارامترین ناوچەی عێراق. ئەمە لەلایەنی ئاسایشەوە. ئەگەر ئاسایش بێ ئەوە ئاسایش خزمەتگوزاری پێشکەشەکە لە سەردەمی داعشە شەهیدیان داوە، بەرگریان لە خۆمان و خێزانەکانمان و شەرەفمان کردووە. ئەوان پێشمەرگە بوون تا ئێستاش بەردەوامە و تا ئێستایش هەنوو دەمان پارێزن. هذا الموجودة القطاعات موجودة والحمايتنا. بۆ عارەبەکە ناوڵ هیچ دەگۆڕێن نیە، هیچ دەگۆڕێن نیە. ئەوان ئیش کاری خۆیان دەکەن و دەچنەوە گوندەکانی خۆیان و گوندەکان هەم ئاوەدان. موجودی داعش هەر هەیە لە دەوروبەری بڵێن معنی بە تایبەتیش بڵێن باشووری گوێر کە منطقەی کوشاف و بە تایبەتی ئەو شوێنی کە پێی دەڵێن مەخلات یان سەفینە لە کەزەی گەورە لەگەل دیجلە دەگەنەیەک جەم و جوڵیان دائیم هەیە لەو شوێنانەی کە بڵێن لە بینی ئەو بۆشایی بینی هێزەکانی ئێمەی پێشمەرگە لەگەڵ هێزە عێراقیەکان هەیە جەم و جوڵ هەر هەیە بەڵام وەکو پێشتر نییە بە تاکید. کەمپی ئاوارەکانی قەراج لە دیبەگە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەشێک لە دانیشتوانی قەراج و مەخمور ئاوارەی هەولێر بوون و لەم کەمپەدا نیشتەجێکرا. ئەگەرچی زۆربەیان ئاواری عەرەبن، بەڵام ژمارەی خێزانی کوردیش بەهۆی هەڕەشەی چەکدارانی داعش و نەبوونی خزمەتگوزاری لێرە ماونەتەوە. مامزەوی نواندی نەبی باش ناوارتان کوونە تاو کەمپە هەبی وەڵامە ناگەڕێنەوە لەبۆی ئەمان نییە لە قەراجی. ئەگە ئەمان هەبی خۆی ئێستا دەگەڕێم و خانیم هەیە لەوێ، برایەکانم خانیان هەیە، سەکا کورد لێمایە کە کورد لێ نمایە بە هەمووی ئەعانەکە خوا عەلیمە دەما لەو قەراجی نمایە کورد لە قەراجی غەیری مەغموری نەبی ئەگە نا قەراج هیچیان نمایە. والله ئەحنا بەخوا ئێمە وەک خۆمان دوایەمین گوندین. گوندە کوردیەکان نزیکمان نین. گوندە کوردیەکان لە قەراج مەملاوەیە. ڕاستیەکەی کێشەکانی ئەوان نازانم، بەڵام هەر هەمان کێشەیان هەیە. هەر خزمەتگوزاری خراپە و ڕێگەکانیش بەو جۆرن. بەخوا ئێمە لێرە ئەگەر کەمپەکە بمێنێتەوە سوپاسگوزار دەبین و بە درێژایی تەمەنمان دەمێنینەوە. نبقى طول العمر. مانەوەی کورد لەم ناوچەیە ئەمڕۆ دەورەدراوە بە کۆمەڵێک ئاڵانگاری و کێشەی جۆرا و جۆر. بەڵام لە هەمان کاتیشدا باجەکە هەرچی بێت خاوەنداریەتی ئەم زەویانە یەکلایی دەکاتەوە کە بە درێژایی مێژوو خاک و ناسنامە و ژێدەری ژیان بوون. والله ئەمە ئێستاگە حکوومەتی هەرێم بگەڕێتەوە کوردستان بگەڕێتەوە قەراجی ئەمن پێش کولی کەس دەسمەوە قەراجی.